دانیشتووی گوندی گۆڕەزم سەر بە قەزای خەلیفان ڕۆژانە ئەوە ئیشمە سەعات 7 بەیانی دێم تا 6 ئێوارە بژێوی ژیانم دابین دەکەم لەسەر ئەوە بیرۆکێکم بۆ هات بۆ بەبێ ئیشی دابنیشم لە ماڵەوە بیرم کردەوە بێم چایەک لەسەر لۆفەکانی سپیلک دانیم ئەوە 3 سارە من ئیشم ئەمەیە چای لە لۆفەکانی سپیلک دەفرۆشم زیاتر گەشتیار دێت بۆلام خەڵک دێت ڕسم لەگەڵ سەماوارەکان دەگرێت بۆ یادگاری من و براکەم جۆرەهاش تریش دەفرۆشن نەک ئیلا چایی قاوەیە کاپوچینۆە نیسکافەیە شیرە لەگەڵ ئامۆزاکانم خارەزاکانم هەرێکە لە لۆفێک براوبووینە چایەمان داناوە بەڕاستی بژێوی ژیانی خۆمان پێدابین دەکەین سەربەرزیە بۆ ئێمەی گەنج کە لە سەردەستی خۆم بوان بوەستین و ئیش و کارێکی حەلال بۆ خۆمان بکەین ڕزقێکی حەلال بۆ خۆمان پەیدا بکەین لێرە دەڵێن بۆ هەموو گەنجێک ئەگەر سیقەی بەخۆ بێ و متمانەی بەخۆ بێت ڕۆژێک هەموو گەنجێک دەگاتە ئامانجی خۆی من ناوم لاوە مرشیدە قوتابیم قۆناغی پۆلی حەفتم قۆناغی پۆلی حەفتم جمعە و شەم و تێم لێرە هاوکاری براکانم دەبووم بۆ ئەوەی چای و نیسکافە و شیر و ئەو تشتەی دەفرۆشن ئەمە قوتابی زانکۆینە لە ئاکرێ دەین ڕۆژانە لێرە تووشۆی دەکەنەوە ڕێە دەک جارە ئیزعاج دەبین مێشکت ماندی دەبیت لێڕاوە دەستین چایەکی دەخۆینەوە بۆ مێشکی باشە و سرحەتێکی دەکەین بە هەموو شێوەکی و چاش بخۆش باشە بۆ مێشکی ڕۆژ باش ئیرۆم گروپەکە ئیماراتی لە هاتنە بۆ بەرهێنەرن ئەم هاتنە هەولێریجی مەجبین چێکردنج بۆ ئەوە بەرهێنان کوردستانی شان دەکە گەلی گرنگە ئیرۆم تێنە کۆرەکژی مەچە سەر دارا بەخوار گەلکی خۆش بوو و ئەم سپاسی ئاوا دەکەن و گەلکی ئەم پێ خۆشن ئیرۆم هاتە کوردستانێ ئەم خەڵکی ئۆکرینە ئەمە دوێڕێکی ڕۆتین بۆ سۆڕۆن دەچێت ڕاستی ڕێکی مەلبەر چۆڤێ خودیت دیمەنێکی زۆری جوان بوو چاکە بوو چاکە پەلۆ بوو نۆڤی سروشتێ زۆری جوان ڕاستی چاکە زۆر ئەبتۆن بوو ئەف چۆ پەلۆە چاکە جۆزە دگەل چۆیت مۆل و طۆمەکۆ وەت فتێدەوە یعنی سەردی سروشتەیتێت و چۆ پەلۆش ڕاستی چاکە تۆیبەتە ڕۆژانە دەبێت داری زۆر بێخێناوێ بۆ ئەوەی چاکە سارد نەبێتەوە چونکە سپیلک بای لێ دێت زۆر ساردە بۆ ئەوەی چایەکە گەرم بێت هاوڵاتیان گلەییمان لێ نەکەن